لە سۆران خەڵەف شرۆڤەکاری سیاسی کە میوانی کوردستان 24 پرسیاری لێ دەکەین. بەخێر هاتی کاک سۆران. زۆر سپاس. سپاس بۆ جەنابێت. پێش هەموو شتێک با بۆ هاوڵاتی ڕوون ببێتەوە وەکو شرۆڤەکارێکی سیاسی یەکێتی لە بەغدا لە ناو کۆبوونەوەی پەرلەمان دەرەچێت یەک هەڵوێست لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان داوای موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستانەکەن کەچی لە کوردستان کە ئەگەڕێتەوە بۆ کوردستان بە تایبەت لە سلێمانی فشار ئەخاتە سەر خەڵک بۆ ئەوی کە موچەیان پێنادرێت حکوومەتی هەرێمی کوردستان بە تاوان بارەزانن بە مەرجە خۆشان لەو لازانین کێ تاوانبارە بەڵام ئەم فشارانە دروستەکە بۆ لە پێناوی چی؟ ئەلبەت دەستان خۆش بێت بابەتێکی زۆر باشتان هەڵبژاردووە ئەمڕۆ خەڵکی کوردستان پێویستی بە لێدوانە من هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان دائیمەن قسەی هەبێ ڕۆژانە قسەی هەبێ بۆ ئەوەی فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایان دائیمەن ئاگدار بن لەو بابەتە نابێ ئێمە بێدەنگ بین لەو بابەتە بە تایبەتی ئەوانەی کە سیاسین و شرۆڤەکار و ڕۆژنامەنووسان ئەرکێکی ئەخلاقیان لەسەر شانە ئەوەیە کە چۆن بتوانن ئەو کۆمەڵگەی ئێمە بەرەو هۆشیاربوونەوە ببن. دیارە و بابەتەی کە لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک ئەگەر بگوزەرێ خۆپشاندان بکرێ بابەتێکی یاساییە بابەتێکی حەقێکی شەرعی موچە خۆرانە کە داوای مافی خۆیان بکەن لەو بڕیارەی کە دادگای فیدراڵی بووەتە هۆی بڕینی قوت و داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان و قوت و موچەی خەڵکی کوردستان و نمەکی کوردستان کە ڕاگررتنی سەرجەم بابەتە سامانە سروشتەکانە کە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە مانگانە و ساڵانە ڕەوانەی دەرەوەکرا و لە بابەتەکانی داهاتەکانی موچەی پێدابی نەکرا. ئەلبەتە دەبێ خۆپشاندان بکرێت پێویستە خەڵک ئاگدار بکرێتەوە دەنگ هەڵببڕێت بەڵام ئەوەی کە دەبینین لە سلێمانی جێبەجێیەکرێت بەداخەوە ئەوە بابەتی یەکەم جاریان نیە و بابەتی دووەم و سێم جاریان نیە نەزۆکانە هەوڵی بابەتێکە دەن کە خەڵک لێیان تێگەیشتووە بینین ساڵ لە دوای ساڵ مانگ لە دوای مانگ خۆپشاندانەکان و ڕێژەی خۆپشاندانەکان و حەجمەکەی کەمە بێتەوە ئەویش هۆکارێکە بۆ ئەوەی هۆکاری هەڵخەڵەتاندن ئێمە وەکو خەڵکی سلێمانی ئاگدارترین بابەتیانە تر بابەتەکە خوێنینەوە دەبینین یەکێتی لە ڕێگەی ئەو فشارانەی دروستی ئەکات تەنها لەو کاتانەیە کە دەکەوێتە ناو بابەتێکی هەڵبژاردنەوە یان لە بابەتی هەڵبژاردن نەجاتی ئەبێت واتە لەو کاتەی کە لە مەرگ نەجاتی ئەبێ دەست بۆ بابەتێکی دیکە با چۆن بتوانێت ئەو دەستکەوتانەی دەستکەوێت کە بەڵێنی داوە لە هەڵبژاردنەکانە بە خەڵکی خۆی بەو خەڵکانەی کە لەسەر تونند و تیژی ڕاهاتون لەسەر مایکشکاندن و لافیتە دڕاندن و سیارەشکاندن و هەڵخەڵەتانی خەڵک ڕاهاتون چۆن بتوانێت ئەم بابەتە شرۆڤە بکە بۆ خەڵکەکەی خۆی بۆیە لەم قۆناغا دەستی بۆ ئەوە کەواتە لێرە جەنابەت ببوورە ڕاگرم یەکێتی ترسی لە دەسەڵاتی خۆی هەیە یا ترسی لەو وعدانە هەیە کە داوێتی و ناتوانێت جێبەجێکا و نەشری توانی جێبەجێکات یان مەبەست لەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەیەوێت لەبری ئەوەی کە بارودۆخی خەڵک باش ببێت ویان لێکات کە بایکۆت بکەن بەڵام بەم شکڵە خەڵک لایەکی ترۆ زیانێکی ئابوووریان بەرەکەوێت ناچارن خوێندن هەر بەردەوام بکەن مامۆستای تایبەتە گرن لە ماڵەوە ئەخوێنن لەمانە کامیان دروستە؟ طبعاً ئەم پرسیارە فرە ڕەهەندە ئێمە زانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان حەزبێکە حەزبی دەسەڵاتە لە سنووری سلێمانی بەداخەوە خەڵکی سلێمانی ئەو حەزبەی زۆر تاقی کردوێتەوە حەزبێکی ئیداری حەزبێکی بەڕێوەبردننی دەسەڵات حەزبێکی شارەزانیە لە ئەداکردنی دەسەڵات و خزمەتکردنی پرۆژە خزمەتگوزارەکان بۆ خەڵکی سنوورەکە ئەبینین حەزبێکی تێکدەرە و کار لەسەرەوە کا چۆن بتوانێت دەنگی ناڕەزایی لێرە و لەوێ دروست بکات ئەمانە هەموو پێکەوە بوون بە بابەتێکە ئەو بەڵێن و وعدانەی داویانە نەتوانن جێبەجێ بکەن چونکە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی موئەسەساتیە و ئەو هەنگاوانەی کە ئەوان دەستی بۆ بە نابێتە هۆی تێکدانی ئەو حکوومەتەوە نابێتە هۆی لەرزاندن یان سیاسیکردن یان هەر بابەتێک لە بابەتەکانی دیکە بێتە هۆی زعیفکردنی ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئازانین چەندین ساڵە لە مانگی 12ەوە ئیتر یەکێتی دەست بۆ ئەم بابەتە ئابات بۆ ئەوەی پرۆسەی خوێندن کە پرۆسەیەکی سەرکەوتوانەیە لە سنووری پارێزگای سلێمانی کە ئەوەش لە دیباجە و لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی پەروەردە تیشکی باشی خستوەتە سەر و سنوورە بۆ لەبەر ئەوەی ئەزانێ ساڵانە لەوێ تێکدەرەکان خۆپشاندانەکەن یان بایکۆت ڕائگەێنن بۆی بتوانن دۆخی پەروەردە لە کوردستان تێک نەچێت دەبینین من بۆ خۆم خەڵکانی خزمی خۆم و ئەو کەسانی کە لە من نزیکن دەبێتە هۆی
ئەوەی بایکۆتکردن بەردەوامە بێت بەداخەوە ئەمە لەگەڵ ئەوەی کە موچە نادرێت پارەیان پێنیە مانگانە لە کاتی خۆیان موچە نادرێت ئەرکێکی دیکە کەوێتە سەرشانی خانەوادەکانەوە ڕاستیەکی حاشاڵ نەگرە و کێتوانێت حاشای لێنەکە و ئەوەیە کە ئەبینین خانەوادەکانەوانەی ئیمکانێتیان هەیە مامۆستاگرن و ئەوانش ئیمکانێتیان نیە مناڵەکانیان ڕەوانەی و پەیمانگانە ئەکەن کە کراونەتەوە وانەی تیاوترێتەوە ئەمە ئەرکێکی قورس ئەخاتە سەر باری دارایی ئەو خانەوادانە بۆیە بینی ساڵانە بەداخەوە پێچەوانەی بەڵێنەکانی یەکێتی کە بایکۆتی خوێندنەکات یەکەمەکان و هەتاوەکو سەدەمەکانیش لە سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمیانە بێت ئەمە نیشانەی پەرۆشی خەڵکەکەیە بۆ پرۆسەی پەروەردە و دڵسۆزیان بۆ حکومەت یاریێمی کوردستان ناچێتە ژێر ئەو فشارانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانی کات بۆ بایکۆتکردن یان با شێوەیەکی تر بڵێم نوێنەری ئەو مامۆستایانی کە باس دەکرێت مامۆستایانی ناڕازین ئەوانە مامۆستایان یا کەسانی دیکەن من ڕوونتر بڵێم سنووری پارێزگای سلێمانی هەمیشە بڕیارە گۆڕێت هەمیشە ئەو خەڵکەی کە لەوێ خەڵکێکی مسەقف و خەڵکێکی ڕۆشنبیرە ئەزانن تاقیکردنەوەکان لە کوێ ڕوئەدات و وەڵامەکەش لەکوێیە بۆیە بە دڵنیاییەوە ئێمە ئەزانین لە سنووری سلێمانی 4 ساڵ جارێک حزبێک دروسە بێت ئەو حزبە ئەگەر بەدیهێنەری مافەڕەواکانی ئەو سنوورە نەبێت دیسانەوەی گۆڕن ئێمە بینیمان گۆڕانیان تاقی کردەوە خەڵکی وەکو حەزبەکانی دیکەیان تاقی کردەوە ئێستاژنەوەی نوێ دروست بوو بۆ یەکێتی ترسی لەوە هەیە کە بۆیە لە ڕێگەی هێز و لە ڕێگەی سەپێنەرەکانی خۆیەوە کە دیسانەوە تێکەڵێ و پرسیارەت بکەم کە جگە لەو فشارە عسکەریە ئیداریەکە جێبەجێ ئەکادێکێتی دیسانەوە لە ڕێگەی ئەو نوێنەرە حزبیانەی کە بەڕێوبەری قوتابخانەیەک نابینی لە سنووری سلێمانی ئەگەرێکێتی نەبێت بەڕێوبەری هیچ نوێنەری یەکێتی لایەن ڕێکخراوەیەکان بە تایبەتی یەکێتی مامۆسایان و ئەو کەسانی کە بەناو نوێنەری مامۆسایانی ناڕازین هەر هەمویان کادری حزبی و کادری باڵان دەمو چاوەکانیان لە مەڵبەندەکان و لە کۆمیتەکانە ئەبینرێن خەڵکی سلێمانی باش شارەزایەنە بۆیە ئەم بابەتە نابەنە پێش پەروەردەی ڕۆژهەڵات ئەی بەنە پێش پەروەردەی ڕۆژئاوا وەکو دیسان خۆپیشاندانەکانی پێشوو کە لە حەفدەی شوباتەکرا لە پێش دەرگی سەرا جێبەجێکرا چونکە قەرەباڵغترین شوێنی شارە پەروەردەی ڕۆژاوەش ئەو شەقامە سەرەکیەیە کە لە مەولەویەوە دێتە خوارەوە بەرەو کەرکووک بەڕێەکەوی بەرەو شارەکانی دیکە بەڕێەکەوی هەر بۆ خۆی قەرەباڵغا بۆیە ئەگەر 10 کەس و 15 کەس و 100 کەس دەوێت کۆ بێتەوە قەرەباڵغیەکی گەورە دروسە بێت ئەگەر وایە خۆپیشاندانەکان بنە تەربیەی ڕۆژهەڵات بزانن لەوێ چەند کەس و حەجمی خۆپیشاندانەکان دەرەکەوێت بۆیە دیسانەوە پێتەڵێم ئەم بابەتە بابەتێکی حزبیە و ئەو نوێنەرانەی کە نوێنەرایەتی خۆپیشاندانەکانەکەن بە هیچ شێوەیەک نوێنەری یەکێتی مامۆسایان نین نوێنەری مامۆسایان و فەرمانبەران نین بەداخەوە فەرمانبەران و مامۆستایان کە من ئەم شەو قسەم لەگەڵ زۆربەی زۆری ئەو برادر و دۆستانەی کە کردومە هەمویان لە ماڵەوە دانیشتن و خەفەتبارن بەوەی کە مناڵەکانیان دیسان ڕاپێکی زیندانی بایکۆتکردنەکرێت. کاک سۆران وەکو دوا پرسیار کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان خەمی خەڵکی نییە مەبەستت ئەوەیە یاخود کێشەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە لەمپەڕ دروست بکات بۆ شێواندنی بارودۆخی کوردستان بۆیە دەنگی لە بەغا بەرز نییە بەڵام دەنگی لە ناو کوردستانە بەرزە بۆ وەرگرتنی مافەکان لە خودی کوردستان باسەکات ناچێتە بەغاوە. ئەلبەت جارجار خوا ڕەحمی کردووە هێزێکی نەرمی بەخشیوە بە دڵ و دەرونی و سەرکردانەیەکێتی یان پەرلەمانتارەکانیان کە ئەچنە قاڵبی دانوسانەکانەوە کە دێنە دەرەوە پێش ئەوەی سەرکردایەتی سیاسی حەزبەکەیان ئاگادار بێت لێدوانەدەن هەر تازە دوێنێ پەرلەمانتارێکی بەڕێز سروەخان کە خەڵکی گەرمیانە لێدوانی داواڵێت تازە بۆمان دەرکەوتووە کە ئەم خەتایانەی هەیە بۆ موچەخۆران لەم پەر دروستەکرێ خەتای حکوومەت یاریێمی کوردستانیە و خەتای عێراق من دڵنیام ئێستا لێ بپرسیتەوە پێچەوانەی ئەو قسەیە قساکات چونکە پێش ئەوەی ڕەئی لە سەرکردەی سیاسی حەزبەکەی وەرگرت بێت لێدوانی داوە من دیسانەوە ئەیڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان بە حکمی بەرکەوتەم لەو سنوورە و شارەزای و سنوورەم و خۆم خەڵکی و سنوورەم هێندەی سەرەنینۆکی خەمی خەڵکی کوردستانی نییە ئەو لەمپەرانە دروستەکات بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆەوەی بتوانێت لە مەنەفێس و دانوسانەکانی پێکێنانی کابینا بەرکەوتەی زیاتری دەستکەوێت بەڵام پارتی حەزبی خۆڕاگرە حەزبی متمانەیە ئیرادە و بەهێزیە و حەزبی بەڕێوەبردننی دەوڵەتە دڵنیان بە پێی ئستحقاقی هەڵبژاردنەکان ئەم جارە بە تایبەت بەڵێنی سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان ئەوەیە کە بە پێی ئستحقاقی هەڵبژاردنەکان مامەڵە لەگەڵ لایەنەکانەکات بۆ بەدەستکەوتنی وەزارەتەکان و دابشکردنی ئەو ئیمتیازاتانەی کە لە هەڵبژاردنەکان بەدەستمانێناوە بیرمان نەچێت و خەڵکی کوردستان دەنگی بە پارتی دیموکراتی کوردستان داوە ئەوەی دوێنێ ئەوانەیان وت لە ڕێگەی هەڵبژاردنەکانی عێراقەوە بێت بە لیستی ناوەکان ئەوان پاکی بکەنەوە بۆمان ئەوان سەرپەرشتی بکەن ئەوان بێن هەموو کار و کردەوەکان ئەنجام بن هەر هێشتا هەڵبژاردنەکە تەواو نەبوو لە کاتژمێر 6 کە گەشتە سەعات 7
ڕێکدەنگی ناڕزاییان لێبەرز بووەوە. ئەمە نیشانەی ئەوەیە هەمیشە دۆڕاوەکان هەمیشە ئەوانەی کە لە بەرکەوتەی هەڵبژاردن و خەڵک تاقییانی کردوێتەوە و خەڵک متمانەیان پێناکات هەمیشە ناڕزاین. بۆیە من تاکی دەکەمەوە وەکو شرۆڤەکارێک ئێمە پێکەوە کار بکەین بۆ سەرخستنی کوردستان و ئێستا جروف و بارودۆخی کوردستانەوە هەڵناگرێت کە ئێمە لێرە شەڕ و ئاژاوە بگێڕین و بەرەو قۆناغی نوێ هەنگاوەنین سەرکەوتنی کورد و کوردستان و هاوڵاتیانی کوردستان و بە تایبەتی موچەخۆرانی کوردستان ئینشاءڵڵا مژدەی خۆشە بیسن. دەستەکانت خۆش بێت کاک سۆران خەڵەف شرۆڤەکاری سیاسی میوانی کوردستان 24 بووی. سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوە.